ئەو کاتان باش هاوڕێیان ئەمڕۆ باز لە پەڕێکی هەر پرشنگاری خەباتی یەکەم و سەرەتاییەکانی ڕەوەندی کورد لە ئەوڕۆپا دەکەم. ئەویش پاڵتاک ماڵپەڕ ڕێکخراوە. ئەوەندەی من دەزانم ئەمانەتێکی مێژووی بە هیوام ئەگەر لە شوێنێک هەڵم ڕاستم لۆم ڕاستکەنەوە سەرنج بدەن بە ئەو مێژوو جوانانە تۆمار بکری هاوڕێیان بەداخەوە زۆر لەو مێژوو جوانانە فەوتا. من لە کوردستان مەسەڵەن لە هەولێر دەیان کار و چالاکیمان کردێ سەرەگە ئەو هاوڕێیانە باسەکەن هیچ بەڵگەمان نییە، هیچ زانیاریمان هەندە لە دەست نەمایە و تەمەەن بەشەکی لەبیر بردینەوە. بۆیە هەوڵ دەدەم ئەوەندەی من ئاگام لێیە لە ئەوڕۆپا بە تایبەتی لە دوای 2000ەوە هەم هاتنە دەرەوەی بەشی زۆر و چالاکوان و ئەوانە هەم پەیدابوونی ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە هەمومانی خڕکردەوە باریەک شێوەی خەباتی ئەوە کرد. من لێرە باز دەکەم ئەوەی دەزانم و قسانەی من دەیکەمانەوە نیە قسەی کۆتاییە. دەکرێت هەڵە بێت سەرنج بدرێت دەوڵەمەند بکرێت. گرنگ من لەمە و دووە هەرچی بەشدار بوویمە باس دەکەم کاکە یەک پێوەماندی بووینە یعنی وتێمەگەن ئەو خەباتەی ئێستا هەیە. ئێستا بۆتان باز دەکەم چۆن لە پاڵتاک و لە ماڵپەڕەکان گەشەی کرد و لە ڕێکخرا و هەیبەتی پارتی چۆن شکە خەباتی دیبلۆماسی لە ئەوڕۆپا چۆن دەستی پێکرد. ئەو پارتیۆچێتە چۆن لە کوردستان کەڵەگا بوون ئەوە لەو ئەوڕۆپایش کەڵەگا بوون. ئەوەی وەی کرد ئەوڕۆپا ڕزگار بکرێ خەڵکی خۆبەخش و قوربانی دەر لە هەموو تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە شەقامەکان ئیشان لەسەر تا ئەو هەیبەتی پارتیۆچێت تێشکایە. ئەوە بەروبوومی ڕۆژە کودوو نییە لە خەباتی دیبلۆماسی نێودەوڵەتی لە هەموو ئەوانە دوو کاکە ئێمە زیندین وە خەڵک چاواشە دەکاتن یعنی بەڕاستی بەرفومت دەخوا خۆی دەگاتە ڕقم یەک لە سفر دەستی پێکردی باسەکەین بۆیە باسەکەین. هاوڕێیان من بۆ خۆم لە 2000 گەیشتمە ئێرە کۆتایی 1990 هاتیمە سوید خەونیشم بوو 2000 بەس بژیم کەچی 2000 گەیشتمە سوید دەمگۆ بەس 2000 بژیم مشکلەک نییە. ئەو ساڵە تاریخیە ببینم مردن دوای ئەو چکە قۆناغیمە هەمووی یان دەبا بێ پێشمەرگەیان لە سوپای عراقی دەکوژای لە شەڕەکان. لەو ڕۆژی هاتین دەستمان بە کار و چالاکی کرد لەگەرەوەی کە بڕە لە مەوداک و گوتم باسەکەن بڕوا بکە من هەولێر گوتنی پێڵە ئەوم لە پێ نەکردەوە تووشیان کردم بە کۆمەڵێک لەو هاوڕێیانی فلکەی چەپ بە گوتم خەباتەکەمان گواستەوە ئەوڕۆپا. هاوڕێیان پاڵتاک تۆڕێک بوو وەختی خۆی وەکو فەیسبوک بەس هەمووی بەدەنگ بوو بە چاتیش دەنووسرا ڕەنگی بەشێکتان ئێستاش لە زاکیرەی مابیەشێک لە کارەکتەرەکانی بی. یەکەم دێوەزمەی تشکانی ترسی دەسەڵات لە پاڵتاکەوە بەڕێی من دەستی پێکرد هاوتەریب لەگەری ماڵپەڕش. بەڵام هەموو ئەو خەباتەی چ پاڵتاک ماڵپەڕ دیگەڕێنیەوە دواوە بۆ ئێستا مەوقفی زۆر هەڵپەرستانە بووە. بەڵام بۆ ئەو کات گەلێک گرنگ بووە کە ئەوە بەنمونایانی مەسەلەن ئەو ڕەخنانەی ئەو کات لە کوردستان پۆست گیرایە ئێستا هیچ نییە بەڵام بۆ ئەو سەردەم گەلێک زۆر بوو. هاوڕێیان پاڵتاک من نازانم پێشتر چێ ئەو بەس تەوژمێک گەشەی کرد لە پاڵتاک لە 2001ەوە تا 2003 لەگەڵدا بووم. بەڕاستی ئەو 2-3 ساڵەی زۆر ئەکتیڤ بووم. شەوانە لە مەدرسە هاتینەوە یەکسەر وەرە سەر کۆمپیوتەر. ئەزەو کاتی کۆمپیوتەر نێتیشی زۆر خراپ بوو دەنگ و ڕەنگ و ئەوانە لەسەر 5-6 دەستمان پێ دەکرد تا 2 شەو 7 سەعات گفتوگۆ بوو بە سەدان کەزا هاتە ژوورەوە گفتوگۆی دەکرد ڕێی خۆی دەدا. سیمینارمان لە هۆڵەکان هێنا ناو پاڵتاک بە سەدان کەس یەکترمان ناسی بە سەدان سیمینار و کەمپین و کار و چالاکیمان لەو پاڵتاکەی سازدایە.
من ئەوڕێیان لە 2001ەوەی ئاگادارم کۆتایی 2001 دەتوانم وا بڵێم لە ژووری پێشکەوتوخوازان بەر لە چەند مانگێک بەر لە من کاک عەلی سیاسیوان دەستیان پێکرد بوو ژوورێکیان کردبوو بە ناوی پێشکەوتوخوازان تاوان بە پێی پرسین و ئاگابوون یەکەم ژووری قەرەباڕق ڕەنگی ژووری کە بۆ ماوەی چەند ڕۆژێک چەند هەفتەیەک کرابتەوە بەس بەهێزترین ژوور و بە قەرەباڕقترین ژوور و یەکەم کەس ژووری دەنجی کوردستان بوو کە کاک ڕەنجە ڕێزمان هەیە بۆی نازانم ئێستا کە چەند ساڵێکە ئاگام لێ نییە لە ساڵە بوو گەنجێکی کوردی ڕۆژهەڵات بوو فکری نەتەوەیی زۆر ئەوە بوو یعنی ژوورەکەی وان ژوورێکی کوردستانی نیشتیمانیانە بوون کەم دەهاتنە سەر ڕەخنەگرتن لە پارتی و یەکێتی دەهاتن بەس وەکو ژووری پێشکەوتوخوازان نەبوو بەنمونە بەتۆر ئەوانیش ڕۆژانە سەدان کەسیان هەبوو دوای ئەوە ژووری پێشکەوتوخوازان کاک عەلیوان چەند مانگێک بەر لە ئێمە کردیانەوە بە پێی ئەوزانی ئەوەی دەگوت چەند کەسێکم لەگەڵدا بووە و زۆربەی کوردی ڕۆژهەڵات بن ئەو دوسێ کەسە کاک میکائیل بووە کاک ئارێز داراپور بووە کاوە سوور بووە یعنی بەخۆی دەزانی کاک عەلی کە بدایە دەستی پێکرد بەس ئەر عەلی وەکو دینەمەوە ئەوکە بوو من لە مانجی 11 و 12 بووە بزانم هاتمە ژۆرێ دوسێ مانگ بوو دیار بوو دەستیان پێکرد بوو پارە نەبوو بۆ کۆمپیوتەر تازە بووین یعنی کۆمپیوتەر گەلێ گران بوو بۆ ئەو کات و بە هەر حاڵ هاتم من لە کۆتایی 2001 تر پێشکەوتوخوازانمان لەگەر ئەو هاوڕێیانە زۆری کەشاتن یعنی من دەتوانم کاگۆران هەڵەبجەیی بوو زۆر داوەری لەگەر شام ئاکرەیی بوو یعنی زۆر بەشێک لەو هاوڕێیانەی کە لە دەبووینە ئەدمین ئەوە شەوانە دەبایە وەکو خەفەریاد وەربگرین لە یەکتری چەند ساعاتێک دەرکردن هەبوو سۆر دەکرایی ئەوە قسانە بۆیە بۆ دەجەرمە هەندێک کەسێ نازانێت بواردان هەبوو سڕ دەستت بەرز دەکردەوە سڕت دەگرت ئیتر ژووری پێشکەوتوخوازان بە من ژوورێکی زۆر لە بۆم نییە پێشکەوتوخواز بوو بەمانای کەلیمە چەپانی بوو داکۆچیمان مەسەلەی جینۆسایدمان زۆر لێ گەورە کرد بە تایبەتی کەیسکی خەزرەجی 100 سیمینارمان زیاتر کردیە هەرچێ تا پارێزەری خەزرەجیشمان هێنا ناو ئەوەیە پارێزەرەکەی خەزرەجیشمان هێنا ناو پاڵتاک هەموو ئەو نووسەرە کوردانی ئەو کات وەکو ڕەفیق سابیر هاشم کۆچانی بورهانی ئاسین مەهاباد قەرەداغی کۆچ کردو یعنی ناسر ڕەزازی مەرزیە نەزمێ غوڵامی هەفتانە سێشەمان من هەموو هونەرمەندەکانم دێنا زۆربیانە سوید بوون تێکەڵاویمان هەبوو لەگەڵیان یعنی کەس نەمابوونێ زیادە سعات هەموومان دەهێنان هەرچی گۆرانی بێژی کوردی سوید هەیە من هێناومە کەسیان نەبوو جارێک و دوو و بەشێکیان هەڵوێستی سیاسی باشیان هەبوو مەسەڵەن 16 لەو هونەرمەندانە ئەو کات ئیدانەی شێوە مامەڵەیان لەگە خەزرەجی کرد کە پارتی وێچێتی کردیان زۆر بە مۆقیفم بە تایبەتی مەرزەی کۆچ کرد و کاک نەزمەی غوڵامی یعنی لە هەموو شتێک لەگەڵە من هاری کار بوون لەو کەیسەی لەگەڵمان بوو لە خەت بوون نەگەرێک ئەوڕێیان خەڵک وەخت خۆی ئەوە بوو بەرا ژووری پێشکەوتوخوازان یەکێک لە ژوورە هەرەوە بوو کاریگەرانە بوو پارتی وێچێتی یەکێتی نەوێرا بێ جارێک ئازاد جندیانیمان ماکرد وعدیدا دوای لە ئاخر لەحظە نەوێرا بێ بەڵام بە سەدان کۆڕ و سیمینار هەموو شەوێک سیمینارمان هەبوو هەموو شەوێک لۆ هەموو کەسایەتیەکان هەموو دەنگ و ڕەنگەکان لە کوردستان و لە ئەوروپا یعنی بە زیاتر ئێمە فۆکسمان لەسەر دوو شت بوو بیری پێشکەوتوخوازی کە ئەو باگراوندە چەپەمان هەبوو زائیدەن مەسەلەی جینۆساید کە چاچیش لەوێ لەدایک بوو کە دەڵێم چاک ئەو بە ناوی کەمپینی هەڵەبجە و ئەنفال بوو لە 6 دروستمان کرد بە ناوی کەمپینی هەڵەبجە و ئەنفال کە پێشووتر ئێمە زۆر کار و چالاکی کەمان بە ناوی نوخبەیەک لەوە کرد نامەمان دەدا سەرۆک وەزیرانی سوید دامان بە کۆفی ئەنان گروپ بووینەوە 5-6 بووین دەماندا ینی خەباتی دیبلۆماسیمان دەست پێ کرد نێودەوڵەتی کە پێشتر بڕوا ناکەم ئەوە بی من لە 2001ەوە هاتم دەستمان پێ کرد کە من دوای دێمە سەرێک کاک سەرکەش بەر لە ئێمە بوو سەرکەش عەبدولکەریم
عەبدولکەریم بەر لە ئێمە دەستی پێ کرد. ژووری پێشکەوت و خوازان هیچ شەوی وە هەبوو 500 کەسی لێ کۆ دەبووە. ژووری دەنجی کوردستانیش بە هەمان شێوانی بە پێی نەوعی سیمینارە بووە، مەسەڵەن سیمینارمانە بووە بەو دوای پارەمان دەداتە زیاتر خەڵک شوێنی خەڵک بێتەوە. چۆن فەیسبوک ئێستا 5,000 ئەو کات وا بزانم ینی هەڵە نەبووم نەدەگەیشتە 500 نەدەگەیشتە 500 دەبایە پارە بدەی هەتا زیاتر بی خەتی شین بی و یەکێک بەرحاڵ با لێی گەڕێم لەو نوکتەی برادەرێکی زۆر خۆشە بوو زۆر خۆشە بوو بەس با لێی گەڕێ زۆر مرۆڤی جوان هەبوو خەتوەیەک بوو لە تێکشکانی ئیرهابی پارتی وێچێتی بەڵام شێوەی ڕەخنەکان زۆر لاواز بوو گوتم بەنمونە من باشم لەبیرە جارێک کۆڕمان هەبوو کوڕێکی پارتی هات بۆ سەخەت کوڕێکی زۆر موەدەبیش بوو ناوی کاک سپێندار بوو ڕێزم هەیە لە هەر شوێنێک بی کاک بورانی عەزیم کۆڕی دەکرد هەردێک و مەسعود بارزانی شێت ببوو دەگوار ئەلەقەم برێ ناڵی جەناب بڵێ کاک کو دەکرێت ئەنی ئەگە پێی بکرا بەداهاتە ناو کۆپاڵتاکە ژوورەوە دەی دەدا لە کاک بڕانی عەسیمی دەدا تاوانلایەن کەفر بوو بڵێ ئەو بوو نەبوو شتیوان نەبوو ئێمەش دەمانگۆ مام جەلال و کاک مەسعود بەبێ شەو درۆ 2001 بەڵام ئەو پەڕی ڕەخنەمان لێ دەگرت بەس یعنی ئەو کەلتورەمان نەبوو ئەو بڵێن جەلال مەسعود یعنی بدایەتی ڕەخنە بوو لە ئەوروپا و شێوازی سەرەتایی بوو هەتا کوردستان پۆستش زۆر جار لە کاک کەمالیش باسم کردی ئەڵێ بابەتی خۆم نووسیە ئێستا دەیخوێنمەوە زۆر بەلاوازێتە بەرچاوم بەس بۆ ئەو کاتی گەلێک زۆر بوو هاوڕێیان پارتی وێچێتەکانی کە چەند کۆسکە کوردستانی هەبوو پارتی بە ناوی شەعبان مزوریان هەبوو سەرپەرشتی دەکرد پارتەکان لێ خردە بوون و ژوورشی زۆر قەرەباڕقیان نەبوو بڕوا بکەن لە پاڵتاک یعنی پارتی لە ئەوروپا بۆ زانانی ڕێخستنی زۆر بەقووەترە لە یەکێتیش بەڵام لە پاڵتاک زۆر لاواز بوون هیچیان نەبوو بەس بواریان دەدا گفتوگۆ بکرێ ئەنی پارتیەکەی ئەوڕۆ کوردستان نەبوو نا دیموکراسی بوون جار بەجار ئەمەش خۆمان پێوە دەکرد دەچوین قسەمان لەگەڵ یان دەکرد ڕەخنەمان لێ دەگرتن تا حەدێک یەکێتێکان ژوورچە هەم وەناوی پێشمەرگە دێرینەکان پێشمەرگە دێرینەکان ئەوی بە بیرم بێت کاک شێزاد کەرکوچی بوو هاوڕێکە بوو بە ناوی ڕواندزی هاوڕێ ڕواندزی بوو شتێکی وا بوو کاک زاهیر بوو کەم ڕێزم بۆیان هەیە ینی زۆر ئینفتاح بوون کراوە بوون یەکێتیەکان بەڕاستی ینی ڕەخنا بە تایبەتی لە کەیسی خەزرەجی هەڵوێستیان زۆر زدی جەلال تاڵەبانی یەکێتی بوو کەمپینیان دەکرد لەگەڵ ما زدی یەکێتی مووقفیان زۆر جێگای ڕێز بوو و ژوورێکی قەرەباڕق بوون و بەڵامی یەکێتی بوون یەکێتێکی زۆر مۆدرن و ئەوروپیانە بوون بە قیاسەن بەوانەی کوردستان ها نەک بە ئەوە یعنی ئەو چار ژووری هەرە قەرەباڕق بوو دەنجی کوردستان پێشکەوت خوازان دەنجی کوردستان یەکەم بوو ینی یەکەم بوو بەر لە پێشکەوت خوازان بوو بەڵام منافسی بە دوای پێشکەوت خوازان بوو هێنزار زۆر لەوان بەهێزتر بوون وە سیمیناری ئێمە زۆر پێشکەوت خواز و جینۆساید و بە تایبەتی ئێستا کەیسی خەزرەجی زۆر جەماوەرمان یعنی تحولی گەورەمان بێت ئەم فکری ناسیۆنالیستیان زیاتر بڵاو دەکردەوە یەکێتی وەک گوتم پێشمەرگە دێرینەکانی هەبوو پارتی کوچکە کوردستانی هەبوو دوای ئەوە ژوورش کەشەو بە ناوی چەپی سەربەخۆ ئاتیستەکان بوون بەس کەم بوون و ماوەیەکی کەم بوون چەپی سەربەخۆ بەس بەڕاستی بۆ ئەو دەمی زۆر بوو ئیسلامیەکانیشان دە ژووری خۆیان قیچ دەکردەوە من داوای لێبوردن دەکەم نەچوی مەوێندەریانی ئیسلامیەکان شیان بوو فکری دینی خۆیان بڵاو دەکردەوە سەرەتا بوون دوای ئەوە کاک پۆتین هات کاک پۆتین ژووری کوردستان یونایتدی دانا کوردستان یونایتد ئارام ئەحمەدیش دوای ئەوە بەگەڵی کرد تاوان لە بەوەم نییە بەس ئەمانەتی مێژووی وایە ئارام ئەحمەد وەختی خۆی وەکو کەسێکی کۆمەنیستی کارگەری هاتە ژووری پێشکەوت خوازانی ئەو فکرەی مابوو ئەهاتە لای ئێمە زۆر جار قسە و باسی دەکرد لە فکری ئێمە نزیک بوو بەس هیچ ژووریان نەبوو من 2003 لە بیرمە دوای ئەوە لەگە پۆتین نازام چ وەختێک دەستیان پێ کرد بەس پۆتین ژوورێکی کوردستان یونایتدی دانا دوای ئەوە ئارام ئەحمەد بەگەڵیان کرد دوای ئەوە جیابوونەوە بزانم ئەو ژووری ئۆپۆزیسیۆنیان دروست کرد ئەم دابڕام لە پاڵتاک بەڕاستی بەڵام سلسلەکانی ئەوەندێ من بزانم لە پاڵتاڵک وایە ئەوەش مێژووە وەگەر یەکەش هەر دەوڵەمە من بزانم بەر لە
ڕەنجەش هەبووە بەڵام ناوەکەیم لە بیر نییە یان ئەوە تەماوەی کاتی بوونە بەس ئەوەی کە لەو فترەی شەوانە هەبوون کوێز چەند ماڵپەڕێک هەبوون کەسە دێمە سەر کوردستانی پۆست و نێت و ئەوانە ماوەیەک حەشریان دەکرد لە پاڵتاچ شواب وەکو گوتم ئەو چوارە بوون ئەو پۆتینی شات تەکانشی گەورەیان پێدا ئەوان زیاتریان پێدا بەس ئێمە تەحویلی ماڵپەڕەکان بووین تەحویلی ڕێکخراوی چاک بوون یعنی ئەمن بۆ خۆم لە 2003 و 4 بەدواوە زۆر لە پاڵتاک کەم دەچمە ناو پاڵتاک و ئەو ژوورانەش لاواز بوو پێشکەوت خوازان ئەوە داخرا نازانم دەنجی کوردستان تا کەیمایان پێشمەرگە دێرینەکان بەس پاڵتاک دوای گەشە سەردنی ماڵپەڕەکان لاواز بوو وەکو جارانی نما یان ئەوە تا وەخت خۆی ئەو ڕقەمیەک بوو ماڵپەڕەکان ڕقەم دوو بوون چکو هاوڕێیان ئێستا من دێمە سەر ماڵپەڕەکان من ئەوەی بپرسم بۆ خۆم هیچ دەستەی نووسەران نەبوومە و لە هەموو ژیانیشم هەرچە ناوم وەکو ئەندامەشی کوردستان پۆست ڕۆیی بوو ستافی کوردستان پۆست تاوانە ئەو پاراستنە زۆر یەکێتی پاراستن زۆر نەزان بڕوا بکات لە 2005ەوە راپۆرتی دەقیقی پاراستنەوەیە کە من ستافی کوردستان پۆستم بەڵام من لە ژیانم ئەندامی هیچ یەکێک لەو ستافانە نەبوومە لە هیچ ماڵپەڕەکی جگە لە چاک نیوز و چاک کوردۆسای مەسئولی ڕاگەیاندن بووم بە بەردەوام یعنی ڕاگەیاندنی چاک سەرپەرشتی من بەرپرسی ڕاگەیاندن بوومە لە زۆربەی قۆناغەکان یەک قۆناغ نەبیتن لە 10 ساڵی تەواوی خەباتدا ساڵێکیان 2 ساڵ بوو بەرپرسی ڕاگەیاندن نەبوومە هاوڕێیان بەپێی ئەوەی ئەمە لە کاک کەمالم پرسی ئەڵێ ئێمە یەکەم ماڵپەڕ بوون بە ناوی کوردستانی ئەمڕۆ کە دەرم کاک کەمالی کوردستان پۆست کەمال جەمال موختار ئەو کات بە ناوی کوردستانی ئەمڕۆ هەبوونە تاوان زۆر خۆشحاڵێ بدایەت بە نامە شتمان لۆ دەهات دەمان نووسیەوە ڕسممان دەگرت بڵاومان دەکردەوە تا ئەنە PDF بوو نە ئونی کورت هەبوو نە مەیل هەبووە تێم دەگەی بەو شێوەیە بەنامە ئەگۆ بە پۆست و نامە لۆمان دەهات دەبای ئەم بچم بنووسمەوە ڕسمی بگرم بەنامەی خەت بڵاویان دەکردەوە وتی بەناوی 2000 بووە هەڵە ئەو لەو ڕۆژانش تاکیدم لێ کردەوە وتی 2000 یەکەم ئەوە بوونە پێشتر چه هەبووە من نایەتەوە بیرم چکم مەلە کوردستان من هەتا 2001 کۆمپیوتەرم نەبووە هەبووە بچینە مەکتەبەکان لەوێ بەردەوای بچم مەدرسە 5 دقەیەک 10 دقەیەک سڕەمان بەبەر دەکات وەرمان دەگرت و دەماخیندەوەش پیوکەی و تاوان بڵێم ینی پیوکەی و خەبات ئەوانە لە نێت هەبوونە بەڵام نەدەگێ هەموو کەسەک کۆمپیوتەری نەبوو هاوڕێیان بۆ زانیاریتان لە 2000 لەوە ئەوروپایش هەموو خەڵک بڕە لە دوای 2000ەکانەوە دەستیان پێکرد مەسن چادەوروبەری من ڕەنگی ئەمن یەکەم کەس بم کۆمپیوتەرم کڕیکە ئەو کات بە 1800 دلار بوو زۆر گەورە و ئەوە بوو قەبە و ئەوە بوون ئەو کاتی کاکەمال ئەڵێ ئێمە یەکەم دار بە ناوی کوردستانی ئەمڕۆ بووینە دوسێ کەسەی کە لەگەڵی دابە گۆران قەرەداغی و برای دڵشاد مەریوانی گۆران مەریوانی وابزانم وتی بۆ زانیاریشتان مەهاباد قەرەداغی و نەزن بەجیخانیش ماوەیەک ستافی کوردستان پۆست بوونە کە خۆشیان تەسلیم کردەوە گوستیان ئەمە لە ستافی کوردستان پۆست بوونە وەکو تەسلیم بوونەوەیە کە گوایە لە بەرەیەکی ئەوە بوونە تا ئەمە لە بۆم نییە هاوڕێیان لەگە مەهابادی کۆچ کردو زۆر ماوەیەک برادەر بووم زۆر کار و چالاکی شمان کرد پێکەوە یەکێک لە هاوڕێ نزیکانم بوو لە دژی تورکیا چەندین جار نامەماندا وەزارەتی دەرەوەی سوید 2000 ئانلین جوابی داینەوە ئەمن و ئەو مەرزیە و ناسەر ڕەزازی بوون ئەو چارە بوون جارە بە هەزارە نامەماندا پێی مەهاباد سەرپەرشتی دەکرد بەڕاستی ئەمن لەگەڵی بووم خەباتی جەماوەریم دەکرد ئەو بەر لە من لێرە بوو نامەکانی دەنووسی لۆی دەناردن و پەیوەندی پتەوی لەگەر ماڵپەڕەکان هەبوو بەر لە من 2003 و ئەوانە من لە کەیسی خەزرەجی لەگەر هەموو ئەوانە بوومە هاوڕێ و دەیان جاریش هەموو ئەو نووسەر و ئەدی بوو ئەوانەی کورت هونەرمەندەکان چکو زۆربەی لە سوید بوون هەموو هێناونە ژووری پێشکەوت خوازان کۆڕمان دەکرد بە گچکە لەسەر ژنان لەسەر هەموو بارحاڵ ماڵپەڕی کوردستان پۆست دوای ئەوە من نازانم 2001 دووە بوویتە کوردستان پۆست بەڵام ئەو گوتم کوردستان پۆستی ئەو کاتی زۆر جودا بوو
ئەوەی بێتە بیرم کوردستان پۆست لە کەیسی کەمالی سەید قادر 1-2 ساڵ پێشترێ قەفزەی زۆر گەورەی ئاوێش دەستی بۆ زۆر کەیسی هەستیار و بوێرانە برد کە ئەو کاتی ئێمەش یعنی من بۆ خۆم بە ڕاشکاوی بڵێم شانازی دەکەم کە لە کوردستان پۆست فێرە زۆر شت بوویمە زۆر شت بوویمە بوێری چەقین کۆڵنەدان ئەوانە بەشەکی کوردستان پۆست کاریگەری هەبوو لەسرە من یعنی ئەمەش کاریگەریمان هەبوو لەگەڵیان من ڕاستە ستاف نەبووم بەس بەقەدەر هەموو ئەندامەکانیان کاکەمال زانین من خەبەر و بابەت و زانیاریم پێدەن زۆرترین کۆنتاکت ئەمن هەمبوو بەڵام وەکو فەرمی لەگەڵیان نەبوویمە قەت بەڵام زۆرترین هاریکاریم کردینە کە بڕواناکەم هیچ ئەندامەشی ستافیان ئەوەندەی هاریکاری کردبین کوردستان پۆست قەفزەیەکی زۆر گەورە بوو و دینەمۆ جورئەتێکی زۆر گەورەیدا بە هەموو خەڵک ئەو کاتی ئەوە بوو هیچ حزب و ڕێکخراوێک ئەو جورئەتەی نەبوو و دەرکەوت سەتان و هەتی فکرەکانی وان لە هەمووان ڕاستتر بوو لە ئێمەش من بۆ خۆم 2002 کۆتایی 2002 یەکەم جار تووشی کەمال بووم لەگەڵی بەشەڕات وتم تۆ کوجاش سەیری ئەوانە دەکەی بڕوا بکەن ینی 100 جارە وە بڵێم چ لە فەیسبوک وە بڵێم چ لە ڕوبەڕوو پێم گوتیە دەکە من زۆر غەڵەت بووم تەسەور ماوانە بوو ئەو دەمی بەو شێوە خائینن بەو شێوەی ئێستا درۆیە هەر کەسێک بڵێ من لە قسەی پاڵتاک ئەوەکان ئەو تێڕوانینە ئێستا هەیتمان خەڵکیش نەیبوو کورە بە هەزاران کەوادری هەبوو بە سەدان کەوادری گۆڕان و ئەوانە شەڕی لەگەڵەمەیان دەکرد خاستە نەسەر مەسەلەی فایلداریەکە دێتە بیرم چە هەرا هۆریایەکیان بە ئێمە کرد لە ژووری پێشتوخان کاتێک کەمالی کوردستان پۆستمان هێنا حەشریان بە ئێمە دەکرد کوشتی وا دەڵێن فایلدارەیە دیامویەشیان بسێ بەشیان بوونە گۆڕان بەنمونانی تێڕوانینەکان دەبی هەر شتێک بۆ مەکان و زەمانی خۆی برێ کوردستان نێت عومەر فارس ماوەیەکی باش دەوری هەبوو بەس بەداخەوە زوو حەمە سەعید بردیە نزیک پارتی خۆی کوشت ئەگەنا کوردستان نێت یەکێک لەو ماڵپەڕە بەتوانایانە بوو ڕۆڵی جوانی هەبوو بەڵام چەند ساڵێک دوای عومەر فارس شەو نخوونی خۆی تەسلیمی بەدران حەبیب و حەمە سەعید حەسەن کرد هاوڕیان نووسەری کورت هەبوو هەندێک پەیزێکی دیار ماڵپەڕێکی دیار بوو ئەوی ئەم دێتە بیر ماڵپەڕی هەڵەبجە هەبوو کاکدانا هەڵەبجەی کە لێرەشە ڕێزم هەیە ماوەیەکی باش ئیشی لەسەر کرد دەنگەکان یەکێک لە ماڵپەڕە هەرە بەتواناکەن تا ئێستاش بەردەوامەوە سیغەی وان سیغەیەکی ئەدەبی نەقدی یعنی ئەو شێوەی نەبوو ئەوی کوردستان پۆست و کوردستان نێت هەموو کەسێک شێوەیەکی ئەدەبی نوخبەیەکی مسەقەفی دیار دەستنەوێندەر تا ئێستا شەروانە ئەی کلااو ڕۆژنە هەبوو ئەوی ئەمن بێتەوە بیرم ئەو ساقی بارزانیە کە ئێستا کە بەداخەوە دەڵێن وەکو مافیایەکی لاتیە یعنی چاک دوای ئەوە هەندێک ماڵپەڕی خۆی دروست کرد و کوردۆستایی چاک نیوز ئەوانە دەوری باشیان هەبوو کوردستان نان یان دەنجی سەربەخۆی شام ئاکرەیی ماوەیەک زۆر باش بوو من ئەوانم لە بیرە بەڕاستی هاوڕێیان من کەوەش دەڵێم هەر یەکێک لەوانە تەکانێکی گەورەیدا و ڕۆڵی باڵای هەبوو ئەو بەروبمەی ئەو ڕۆهەیە لە فەیسبوک و لە ئەوە زادەی خەباتی هەموو ئەو خەڵکانەیە کە پێشتر ئیشیان کردیە هەر یەکە و بەتوانای خۆشی بەڵام ڕەنگی لە بواری ڕێکخراوەی هیچ ڕێکخراوەک بەقەت ڕێکخراوی چاک کاریگەر نەبوو دوای جیابنۆش ئەمە بەردەوام بەناوی چاودێری کوردوسایت 14 کۆمیتەمان هەبوو لە باکووری کوردستان کۆمیتەیەکی زۆر بەتوانامان هەبوو زۆربەی پەرلەمانتارەکانی هەدەپەی ئەنداممان بوون بۆ زانیاری وەڕێکخراوە بوو زۆر مەیدانی بوو جورئەتێکی زۆر گەورەی هەبوو زۆرترین خەڵک خڕکردبەوە تەکانی زۆر گەورەمان بە خەباتدا دە قۆناغی تر باز لە ڕێکخراوی چاک دەکەم هەر ئەوە کورتەیەک بوو ویستم